لە گفتوگۆکانمان گفتوگۆکین لەبارەی دیدارێکەوە کە سبەی دەستپێکە ماوە 2 ڕۆژ دەخایێنێت لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت بە بەشداری 12 توێژەر 12 بابەتی جیاواز لەسەر پەندی پێشینان. ناوی دیدارەکە دیداری پیرەمێرد بۆ پەندی پێشینانە 2 ڕۆژ دەخایێنێت. دیدارێکی گرنگە و دیدارێکی کەموێنەیە لە سەرپەندی پێشینان پێشتر ئەنجام درابێ. گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر دڵشاد عەلی کە بەڕێزیان مامۆستای زانکۆنوە یەکێکن لەو کەسانەی کە لە دیدارەکەدا بەشدارن و بابەتی تایبەتیان دەبێت. دکتۆر سڵاو لێبێ بە خێراتی. سڵاو لە بەڕێزیشتان بە خێراتی سەرچاو. دکتۆر پێشتر ئەمە دیداری لەم شێوەمان کردو بۆ پەندی پێشینان هێندەی تۆ بزانی لە بوارەکەی ئەو بەم شێوە فراوانیە؟ نەخێر تا ئێستا بە تایبەتی دیدارێکی وانە بووە بۆ لێکۆڵینەوە لە پەندی پێشینانی کوردی. ئەوەی کە هەبووە ڕەنگە لە هەندێ کۆنفرانسە یان دیداردا هەندێ لێکۆڵینەوە دەربارەی پەندی پێشینان بڵاو کرابێتەوە یا ئەنجام درا، بەڵام دیدارێکی تایبەت بۆ پەندی پێشینان یا کۆنفرانسێک شتێ بینیۆم کرد و ئیسم دڵێ هەبمەوە لە جەنابەت ڕاستەکەی جاجار وەکو بابەتی لاوەکی باسی کراوە، بەڵام دیدارێکی لەم شێوەیە پێشتر نەکراوە. دکتۆر پەندی پێشینان هێندە ینی ڕەنگامە پرسیاری وەکو بینەران پرسیارەکەم، ینی پەندی پێشینان هێندە گرنگێمە دیدارێکی لەم شێوەی بۆ ساز بکەین. پرسیارێکی جوانە بێگومان، ینی پەندی پێشینان بۆ خۆی سامانێکی ڕەسەن و هەرە گرنگی کولتوری هەموو میلەتانە. ئەم سامانە با بڵێن بۆتە ئاوێنەی ژیانی میلەتەکە لە قۆناغەکانی بەرەو پێشچوونیە. هەر بۆیە ینی بایەخدان بە پەندی پێشینان دەکرێت گەلێ لایەنی ژیانی میلەتەکەی نەتەوەکەی پێ ڕۆشن بکرێتەوە. اینجا بە دیوە ئەرێنیەکەیان بێ بە دیوە تەنانە نەرێنیەکەشا بێ. هەر بۆیە ڕەنگە هەندێ پەندی پێشینانمان بەدڵ نەبێ بۆ نمونە یا لە ڕاوەکردنیا پەسەند نەبێ. بۆ نمونە کە ئەوترێ جا لەسەر بنجی خۆی ڕوێتەوە ڕەنگە ئەمە بە نەرێنی وەری بڵێن وان نییە، بەڵام ڕەنگە بگەڕێنەوە بۆ قۆناغێەوە قۆناغی کە ئەو پەندەی تیا بەرهەم هاتووە بە شێوەیەکی تر ڕاوە بکرێ. هەر لە پەندەکانی شاو ڕاستێ دەرەکەوێت کە مێژووی هیچ میلەتێ سەرتاسەری سپی نییە و سەرتاسەریشی ڕەش نییە، بۆیە قۆناغ بە قۆناغ بەرەو پێش چووە یا گۆڕانی تیا بۆمانەش هەموو لە پەندەکانە بەرجەستا بێت. ینی دکتۆر تۆ توێ بڵێ هەموو پەندێک لە سیاغی خۆیە لە زەمە بیگەڕێنینەوە بۆ زەمەنی خۆی لەوێەوە حکمی لەسەر بین، نەک بڵین ئەم پەندە زۆر هەڵەیە نابوو بۆترا ینی ئەمە پەن نییە، ینی پێ دوایشێ بۆ زەمەنی خۆی بۆ سەردەمی خۆی حکمەتێکی گەورەی بێگومان لە کاتی بەرهەمهێنانیە و تەنانەت لە کاتی بەکارهێنانیشە وەک ئامۆژگاریە بێ لە سیاقی خۆیان بێ لە دەوروبەری تایبەتی خۆیان کە پەندەکەی بۆ بشێ. بۆیە کە لەو ڕوانگەیەوە لی بڕوانین دەشێ ئەوە ئێمە تێڕوانینێکی خراپمان بۆی هەبێ وا نەکەوێتەوە یا بە پێچەوانەشەوە هەر ڕاستە. باشە دکتۆر لە نێو میلەتاندا پەندی پێشینان دەبێنین، ینی هاوبەشێکی زۆرێ جاری وایە پەندێک بە کوردی بە شێوەیە گەوترێ، بە تورکی، بە فارسی، بە عەرەبی، بە ئینگلیزی، ینی تقریبەن ماناکە وەکو یەکەدا، بەڵام هەر یەکە وەها بۆنوبەرامی خۆی پێوە کردووە. مە دیاردێکی ئاساییە؟ بێگومان یەکەم پێکەوە ژیانی تێکەڵاوبوونی گەلێ لە میلەتان بەیەکەوە ئەوە ئەبێتە هۆی ئەوەی پەندەکان ئاڵگۆڕ بکرێن. جا بە شێوەی بەرهەمهێنانی پەندی وەک یەک بێ یاخود لە ڕێگای وەرجێران و وەرگرتنەوە بێ. لە قۆناغەکانی هەندێک قۆناغە ژیانی میلەتان بۆ نمونە ئێمە وەک کورد لەگەڵ کۆمەڵێ لە نەتەوەکانی ترە تێکەڵاو بووین، هاوبەش بووین، بۆیە ئەو لێکچوونە زۆر ئاساییە. تەنانەت هەندێک پەند هاتووە ڕەنگە مەسەلە پەندێک لەواڵێ وەک بزنەکەی ئەخفەشە. ئەخفەش با بڵێن لێکۆڵەرێکی عەرەب و مامۆستایەکی کۆنی کلاسیکی عەرەب بووە کەچی ئێمە وەرمان گرتووە وەک بزنەکەی ئەخفەش. ینی
ڕووداوەکە لە هی عەرەبە ئێمە وەرمانگرتووە بۆ پندێکی کوردی ینی لە نەهاتۆتە ناو پەندی کوردیەوە بۆیە وەرگرتن و ئاڵوگۆڕ ئاساییە ئاسایم حاڵەتە بێگومان باشە بابەتەکەی جەنابێت وەکو بڵاو کراوەتەوە پەندی پێشینە لە نێوان ڕەوانبێژی زمان و ڕەوانبێژی قەڵەمدا بەڵێ مەبەستێ چییە لەمە؟ ینی هەوڵمان ناوە لە ڕوانگەی نوێەوە لە پەندی پێشینان بکۆڵینەوە تاسە لێکۆڵینەوە کەم بۆ دەربارەی پەندی پێشینان بەڵام لەگەڵەوەشە هەوڵم ماوە من بە تێڕوانینێکی نوێ یا بە ڕێبازێکی نوێ لە پەندی پێشینان کۆڵمەوە ڕێبازەکەش پشت دەبەستێ بە چەمکی ڕەوانبێژی نوێەوە ڕەوانبێژی نوێش پشت دەبەستێ بە هەموو ئەو تێڕوانین و بۆچوونە نوێنی کە زانستی زمانی نوێ لە سەرەتاکانی سەدەی ڕابردووەوە هێنایە ئاراوە لەوانە تیۆری کێڵگەی واتایی هەیە کە لە ڕاستیە تیۆرێکی زمانەوانی یا زانستی زمانی نوێیە لە واتاتوێ بۆیە لە ڕوانگەی ئەوە کاتێک لە پەندی پێشینان ئەڕوانین دەکرێ گەلێ لایەنی واتایی ڕوون بێتەوە بۆمان کە بەپێی ڕێباز و لێکۆڵینەوەکانی تر نەتوانینەوە ڕوونی بکەینەوە بۆچی چونکە پەندی پێشینان بۆ خۆی خوازەیە تەنانەت وەک هونەرێکی خوازەیی تێڕوانراوە جا کێڵگەی واتایی بۆ خۆی دەکرێت ببێ بە ڕێبازێکی چاک و نوێ بۆ لێکۆڵینەوە لەو خوازەیە کە بۆ خۆی پێکهێنەری پەندی پێشینانە لایەنی تا ئێستەکە تەنها هەر ڕاوە کراوە بەڵام چۆنیەتی بنیاتنانی واتاکەی تا ئێستا لێکۆڵینەوەی دەربارە نەشاوە. دکتۆر پەندی پێشینان سەرچاوەکەی ئێمە مێژوێکمان هەیە بڵین پەندی پێشینان لەم کاتەوە سەری هەڵداوە؟ بێگومان نەخێر چونکە خاوەنەکەی دیار نییە بەڵام زۆر جار ئەوە وتراوە کە مادام بەرهەمی ڕەوانبێژیە ئەوە دوای هەندێک لە هونەرە سەرەتاییەکانی وەکو شەعر و وەکو سەجع و ئەمانە بەرهەمهێنراوە هەر بەمەش زۆر جار پەندی پێشینان لای عەرەبەکان لەگەڵ قسەی نەستەقا جیاکەنەوە بەڵام پەندی پێشینان بۆ خۆی ڕاستە ینی واتایەکی ئێحایەیە واتایکی ڕاستەوخۆ نایە بەدەستەوە بنیاتنراوێکی ڕەوانبێژیانەشە بۆیە دەکرێ با بڵێن دوای هەندێک لە سەرەتا شێعری سەرەتا شێعری ئاینی شێعری کارکردنەوە سەری هەڵڵاوێ لەگەڵ ئەوەشە کێڵگەیەکی هێندە فراوانی هونەریە کە دەکرێت شاعیران چ لە ڕابردووە چ لە ئێستا سوودێکی زۆر گەورەی لێ ببینن کە بەداخەوە ئەوەی من بۆیە چەم شاعرانی کلاسیک و شاعرانی نوێمان و تا ئێستش سوودیان لەو سەرچاوەیە نەبینیوە چونکە وێنی شعری زۆر نایەب و دەگمەن و ڕەسەنی تایە کە دەکرێت شاعران سوودی لێ ببینن ئێمە شعری کلاسیکیمان لە ڕووی ڕەوانبێژیەوە سەرچاوەکەی ڕەوانبێژی عەرەبی بووە بۆ نمونە بەڵام ئەگەر بگەڕانایەتەوە بۆ پەندی پێشینان ڕەنگە وێنەی زۆر جوانتر و ڕەسەنتریان لێ هەڵبێنجایە هەر بۆ نمونە یەکێک لە شاعیرەکانمان کرد بە تەنها شعرێکی ڕەنگە ناوبانگی دەرکرد بێ شکوری فەزڵی کاڵێ هیچ ڕووی لە هەورازە ئێستا سەرە و لێژینەکەی چاکە ئەم هەر سەرە و لێژ و سەرەوینەکە بۆ خۆی ئەوە لە پەندی پێشینانەوەی گوڵۆڵەی کەوتە لێژی بۆ نمونە پێچەوانەی ئەوە ئاوی زاڵم بەرەو ژوورە ڕوا بەرەو ژوورە ڕوا یعنی دەسەڵاتەکەی هێندە زۆرە توانێ ئاو سەرخە لێوە ئیشکە ڕووی لە هەورازە ئیش ڕوو لە هەوراز بێ بەرەو زەحمەت سەرەخرێ ناکرێ وەکو کڵافێک تۆ
بیکەیتەوە و شۆڕیکەیتەوە هەردوای ئەوە کاڵێ جێرە شێوێنێ کە کایکۆنی بە بادا ئەدا لەکنت چاکە هەلێ خوڕی سێری دەم و کاوێژی نەکەی ئەگە سەرنج بین جوانی ئەو دەقا و گرنگی ئەو دەقا لەو بەهایەتی کە لە پەندی پێشینانەوە سەرچاوە ڕەوانبێژیەکەی وەرگرتووە بۆیە دەقێکی زیندووە دەقێکی نەمرە و دەقێکی ڕەسەنیشە پیرەمێردیش بە هەمان شێوە پیرەمێردیانی با بڵێن چ پەندەکانی خۆی چ تەوزیفکردنی هەندێک لە پەندە کوردیەکان بەوە پیرەمێرد بووە بە با بڵێن لووتکەی داهێنان لە پەندی پێشینانە ڕاستە باشە دکتۆرە کرێ بڵین پەندی پێشینان بۆ زەمنێکی دیاریکرا و وتراون ئەنی ئایا لە گۆڕانکاریان لە گەشەیان ئێمە میلەتان ئەتوانن پەندی نوێیان هەبێ ینی بۆ نمونەیە ماتوانین پەندمان هەبێ ئەمیشە کە دەڵین پێشینان بۆ ئێمە پێشینانن بەڵام بۆ نەوەیە کە 100 ساڵی تر دێتە بوون دێتە ژیانەوە ئایا ئەکرێ پەندی ئەم سەردەمەمان هەبێ بۆ ئەوان پێگومان دەکرێت چونکە ژیان گۆڕانکاری تایە هەموو بوارەکانی ژیان گۆڕانکاری تایە بەڵام ئەو پەندەی کە وێنەکەی بۆ بڵێن کۆنا دەشێ ئستەش هەر بەکار بێ بۆ نمونە با بڵێن ئەڵێ بە مقەڵیەوە بچۆرە سەربان بە باوەشێن وەرە خوارەوە ئێستا بەقەڵی بەکار نایە و باوەشێنیش بەکار نایە بەڵام خودی پەندەکە لە چیایە حکمەتەکەی لە چیایە ئامۆژگاریەکەی لەوایە تۆ بە بەهار زوو بچیتە سەربان ئەگە ساردیش بێ ساردی بەهار کارت تێ ناکە بەڵام زوو وەرە خوارەوە چونکە ساردی پاییز بچێتە گیانەوە بە درەنگ دەرەچێت وێنەکە وێنەی مقەڵی و باوەشێن کۆنە بەڵام ئامۆژگاریەکەی بەردەوامە بە دیوێکی ترا بەڵێ دەشێ با بڵێ قسەی دەستەقیا هەر پەند وەک کە ببێ بە ئامۆژگاری و حکمەتێکی تابێ بە پێی ئەو دیاردەنوانی کە لە ژیانە سەرهەڵایەن بێتە یانێشە بۆ نمونە 100 ساڵی تر بڵێ پێشینان مانوتیانە کە میوان هاتە ماڵەکە موبایل بەکارمێنە بێگومان بەڵێ ڕاستێ شتی لەم بابەتە کە بۆ دیاردێ ڕۆژ بەڵێ بێگومان بۆ چونکە ئەگەر پەندی پێشینان بۆ خۆی وەک کۆدێک وەرگرین دەلالەتێکی خۆی هەیە ئەو دەلالەتەی تێگەیشتێکی گشتی لای هەمووان دروست کردووە یعنی هەمومان لێ تێگەین ئەم تێگەیشتنە پەیوەندی بە لایەنی ڕۆشنبیری میلەتەکەوە بە خوێنەوار و نەخوێنەوارەوە ینی تێگەیشتێکی گشتی هەیە هەر کاتێ تێگەیشتێکی گشتی بۆ لێکدانەوەی پندێک هەبێ ئەوە بسوەر ئەمەوەکو دواپرسیارم ینی هەز ناکەی مەترسیەک هەیە لەسەر پەندی پێشینان بە تایبەت لایەمنەوە نوێیە نەوەیەک پێیا بووە کە گرنگی زۆر بە زمانەکەی خۆی نادا تەنانەت دایک و باوکانی ژێستا هەوڵەنەوەکانیان زمانی ئینگلیزی فێربێ لە بریەوەی کوردیەکی ڕەوانیە بێ هەز ناکەی ڕاستە ڕەنگە کوردی فێربێ پێویستیەکانی ڕۆژانەی بەڵام پیاگا بێ لە ئەم فەرهەنگە دەوڵەمەندە لانی کەم لەو ئیدیۆمانی لە نوێ زمانی کوردیا هەیە لە پەندی پێشینان کە لە نوێ زمانی کوردیا هەیە زۆر ڕاستە هەر بۆیە شەمحەمەی خاڵ کاتێ لە 69 پەندەکانی کۆکردە و چاپی کرد لەوێ داوایەوە کاڵێ ئەبێ هەوڵ بیرێ ئەم پەندانە کۆکرێتەوە بڵاو بکرێتەوە چونکە بەرەبەرە ئەو نەوەی کەیەت ئاگاداری ئەو پەندانە نییە سەپەندەکان تەنها لای بەتەمەنەکان ماون ئەمە ساڵی 1969 بۆیە ینی با بڵێن کۆکردنەوەیان قسەکردن لە سەریان تەنانەت پەند بۆ خۆی گوتارە پێویستە لە بواری پەروەردەیە مامۆستایان پەندەکان بەکاربێنن بۆ تێگەیاندنی با بڵێن خوێندکارەکانیان یا لە ژیانی ڕۆژانە وەک گوتار کە من ئەڵێم لە ژێر چەمکی ڕەوانبێژی نوێدا چەمکی ڕەوانبێژی نوێ بۆ خۆی بایەخ بە گوتارەیە لە بواری قایلکردنە قەناعەت پێکردنە بۆیە کاتێک تۆ لە چوارچەوەی گوتارێکە پەندێگەیەنیتەوە بۆ قایلکردنی بەرامبەرەکەتە
ئەمە لە هەموو کاتێکا پێویستە بۆ ترش و خوێکردنی قسەکانی خۆش بێگومان بۆیە دەکرێت ینی لە بواری پەروەردەیە بایەخ بیرێتەوە بە پەندەکان چونکە وەک وتم ڕەسەنایەتی تایە و ئەمان بەستێتەوە بە کولتوری کوردەواری خۆمانەوە و ئاگاشمان لەوە بێکە دەشێت تێڕوانینمان بۆ هەندێک دیاردە لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی تر بگۆڕێ بۆ نمونە من نمونەیەکە بۆ بێنمەوە یان داوایان لە مناڵێک کردبوو ینی ئەگەر ناوی 5 دڕندە بنووسێ مەسەلە ئەوە ورچە ئەوە شێرە ئەوە پڵەنە ئەوە گورگە مەسەلە ئەی سەگ کێشەکە لەوا بوو سەگ دڕندەیە بۆ نمونە ینی لە لای ئەوروپیەکان نابێتەوە بیخەیتەخانەی دڕندەکانە وایەنە بەڵام ئێستا تۆ تەماشای ئەم حاڵەتی گەستنی سەگانە بکە کە بڵاوە وانە ئەڵێ دڕندەیە یاخود هەرەوە مناڵە گەڕابوو لە سێرچی کردبوو لە گۆگڵا بووی ئەڵێ ساڵانە مەسەلە 50,000 کەس سەگەی گەزێ ئەی بۆ دڕندە نییە کەواتە ئەم لێکدانەوانە لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی تر بۆیە دیسانەوەڵم بڵێ پێویست ئێمە بایەخ بە پەندی پێشینان بین لە هەموو بارەکانی ژیان زۆر بەڕێزی کۆر دڵشاد عەلی زۆر سپاس بە ئەمەدەبوونێت سپاس بۆ زۆر خۆشحاڵ بووین بە خێراتی سەر چاو